بە دروشمی بندیوارێک لا بدەن و خۆبەخشێک دابمەزرێنن. کارمەندانی خۆبەخشی تەندروستی لە سلێمانی گرت بوونەوە ڕایدەگەێنن. ئەوان کە نزیکەی 5,000 کارمەندی خۆبەخشن پاش 5 ساڵ کاری خۆبەخشی ماوەی 3 مانگە بایکۆتی داوامەکانیان کردووە. بەمەش فشارێکی زۆر لەسەر ناوەندە تەندروستەکان دروست بووە. بەڵام لە جێگای ئەوەی بیر لە دامەزراندنیان بکرێتەوە، وەزارەتی تەندروستی هانی دەرچوانی بەشە تەندروستەکان دەدات کە ببن بە خۆبەخش تا جێگەی ئەمان پڕ بکەنەوە. دوای 3 مانگ لە بایکۆتکردنمان لە ناوەندە تەندروستیەکان و چۆڵکردنی شوێنی کارەکانمان بۆ جاری 4ەم و 5ەمە گرتبوونەوە و ناڕزایمان ئەنجامداوە و داوای دابینکردنی مافەکانمان دەکەین کە خۆی لە دامەزراندندا دەبینێتەوە کارمەندی هەمیشەیی. بەڵام جێگەی داخ و ئەسەفە تا ئێستا بەرپرسان لە ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستی وەڵامێکی دڵخۆشکەریان پێ نەداوین، بەڵکو تازەترین کتابی وەزارەتی تەندروستی کە دەری کردووە کتابێکی شەرمنانەیە کە دەستخۆشیەکی شەرمنانە لە ئێماکە. ئێمە داوای دامەزراندنەکەین وە کارمەندی هەمیشەیی، نەکرد جارێک کتابێک دەرکرێ. ئێستا عنی وای لێ هاتووە بەداخەوە ئەم وەزیرەی کە ئێستا ماوەکەی بەسەرچێت کێشە بۆ وەزیری دوای خۆی دروستەکە، بەڵێنی دامەزراندن بە خۆبەخشی نوێدات، خۆبەخشی نوێ باتە ناو نەخۆشخانەکانەوە. تۆ خۆت ئیشت سوکردنی کارمەندی تەندروستی بووە، چۆن نەتوانی بەڵێنی دامەزراندن بە خۆبەخشی کە بیت؟ ئێستا حملەیەکی کە دەستی پێکردووە خۆبەخشی نوێ وەرەگرن لە ناوەندە تەندروستیەکانە. ئێمە من وەکو خۆم 5 ساڵە خۆبەخشم لە کەری تەندروستی کارەکەم بە خۆبەخشانە و هەتا ئێستا حکوومەت بەداخەوە هیچ ئاوڕێکی لێ نەداوینەوە و هیچ ینی هەلێکی هەل شتێکی نەداوینێ کە دڵخۆشمان بکات. بەڕاستی بۆ ئێمەش بۆ ئێمە چەندین جارە خۆپشاندانمان کردووە گربووینەوە تا هیچ نەبێت وەکو ئەو چەند ساڵەکە خۆبەخشمان کردووە ببینە کارمەندێکی ڕسمی. من خۆم ماوەی 3 ساڵ و نیو زیاترە خۆبەخشم، بەڵام لە ئێستا بایکۆتم کردووە و خواردنیشیان بەداخەوە لێ بڕیوین کە گوایە خواردن بۆ کارمەندی خۆبەخش نییە. ئەی نازانم چ شتێک بۆ خۆبەخش بۆ کارمەند هەیە، ینی تاکەی نامانکەن بە کارمەندێکی هەمیشەیی. کارمەندە خۆبەخشەکان نیگەرانن لەوەی کە لە جێگای دامەزراندنیان لە ئێستادا خواردنیان پێ نادرێت. پێشتریش وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم ڕایگەیاندەبوو بڕینی بەشە خواردنی خۆبەخشان بڕیاری وەزارەتی داراییە و لە هەوڵی چارەسەرکردنی دان، بەڵام تا ئێستا چارەسەر نەکراوە. من خۆم شخصی خۆمەوە 2 ساڵ بۆ 3 ساڵ بە خۆبەخشم، تا ئێستا هیچ شتێکمان نییە، ینی هەرچەند نانەکەشیان لێ گرتوینە نانەکەشمان نایانێ. ئێمە ڕێنماییمان نەداوە. ئێمە وەزارەتێکین چاودێری دارایی و وەزارەتی دارایی ڕێنمایی داراییمانە دەنێ. ئێمە ناتوانین لە ئەو پارەیە یاخود ئەو خواردنی پێوترێ ماڵی عام مڵکی گشتی فەلەبەرەوە بێ بە ڕێنمایی سەرف کرێ و ئێستاش نووسراومان کردو بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەو کێشەیە چارەسەرکەین. خۆی سەیری کە ئەوە کابینەی نوێ بڕیارە دەن ئەو خۆبەخشانە دابمەزرێنن یاننا و ئینشاءڵڵا من پێم وایە قەیران بەرەو کۆتاییەت و پاشەکەوتی موچەنەما کاتی خۆیەتی کە کەرتی تەندروستیش پێویستی بە کارمەندە، بە تایبەتی کارمەندی تەندروستی هەر دامەزراندنێک بە گرێبەست دیا بە هەمیشەیی بکرێ، ئەولەویەت بدرێت بەوانەی کە خۆبەخشن، بەوانەی کە خزمەتیان کردوین. کارمەند هەیە 3 ساڵە خۆبەخشی بۆ ئێماکە، 2 ساڵە خۆبەخشی بۆ ئێماکە، بۆیە ئەولەویەت ئەدرێ بەوانە. ساڵانەکە هەزاران دەرچووی زانکۆ و پەیمانگەکانی کوردستان بە ئومێدی دامەزراندن خۆبەخشانە لە فەرمانگەکانی هەرێمی کوردستان دەوام دەکەن، بەڵام بەشێکی دەرچووان بەبێ خزمەتی خۆبەخشی بە حیزبایەتی و خزمایەتی دامەزراون و زۆری نەشیان لەگەڵ ئەوەی چەندین ساڵا کە خۆبەخشانە بۆشایی فەرمانگە حکمەکانیان پڕ کردوتەوە، هیچ ئاسۆیەک بۆ دامەزراندنیان نییە. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.